بەشی دووەمی بەیانیەی سیاسی چواردەهەمین کۆنفرانسی تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران. چواردەهەمین کۆنفرانسی تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران هاوتەریب لەگەڵ ئامانج و استراتیژ و سیاسەتەکانی حزب چەند ئەولەویەتێک دەخاتە دەستوری کاری خۆیەوە کە لەم بەشی دووەم و کۆتاییدا ڕیزی ئەو ئەولەویەتانەکە لە بەیانیەکەدا هاتوون پێشکەشتانیەکەین. یەکەمینیان بەهێزکردنی پێگەی کۆمەڵە و دیفاع لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان. لە مێژووی حزبی کۆمۆنیستی ئێراندا بەشداریکردن و پشتیوانی لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان لە زومرەی ئەولەویەتە سەرەکیەکانی بووە. کۆمەڵە وەک تاکە ڕێکخراوی چەپ و کۆمۆنیستی ئێران و ناوچەکە کە خاوەن پێگەیەکی کۆمەڵایەتی بەرینە توانیوێتی لە شوێنی کار و چالاکی خۆی نفوز و جێگە و پێگەی حاشا هەڵنەگر لە نێوان کرێکاران و ژنان و لاواندا بەدەست بهێنێت و هیوای هەزاران مرۆڤی چەوساوە و ئازادی خوازە. بۆ ماوەیەکی زۆر کوردستان و ناوچەکانی ژێر نفوز و کاریگەری کۆمەڵە شوێنی هێزە چەپ و کۆمۆنیست و ئازادی خوازەکانی ئێران بوون و ئەو هێزانە لەو شوێنانە چالاکیەکانی خۆیان لە دژی کۆماری ئیسلامی بەرەو پێش دەبرد. کۆمەڵە لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا وەک کۆڵەکەی سەرەکی حزبی کۆمۆنیستی ئێران چ لە ڕووی هێز و چ لە ڕووی ئیمکانات و پێشینەی خەبات و تێکۆشانی ڕادیکاڵ حزب و ڕەنگە تەواوەتی بزوتنەوەی کۆمۆنیستی ئێرانی بەهێزتر کردووە و مۆدێلێکی جێگەی شانازی لە لێک هەڵپێکران و نزیک بوونەوەی چەپی حزبی لەگەڵ چەپی کۆمەڵایەتی لە خۆی نیشانداوە. بە لە بەرچاوگرتنی بارودۆخی ئێستای بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان و ئەو ئاستەنگ و ئاڵنگاریانەی لە بەردەم کۆمەڵەدایە پشتیوانیکردن لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان لە دەرەوەی وڵات و بەهێزکردنی کۆمەڵە وەک پلاتفۆرمی سەرەکی چەپ لە کۆمەلگادا بووەتە پێویستیەکی سیاسی. بە یەک وشە بەهێزکردنی کۆمەڵە بەکردەوە بەمانای بەهێزکردنی حزبی کۆمۆنیستی ئێران و تەنانەت تەواوی بزوتنەوەی چەپە. تەشکیلاتی حزب لە دەرەوەی وڵات پێویستە لە ڕەهەندێکی زۆر فراوانتر و بە هاوکاری نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات هەرچی زیاتر ناوەڕۆکی شۆڕژگێڕانەی بزوتنەوەی خەڵکی کوردستان بە ڕایگشتی بناسێنێ و سیاسەتی وەهمی و ناڕوونی حزب و ڕێکخراوە ڕاستەکان سەبارەت بەو پرسانەی کە زیان بەخشن بۆم بزوتنەوەیە بداتە بەڕەخنا و کۆمەڵەش وەک تاکە بزوتنەوەی بەرپرسیار و بە دەرەوەز لە ئازەم بزوتنەوەیە بناسێنێت. هەروەها تەشکیلاتی دەرەوەی وڵات بە هەماهەنگی لەگەڵ نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات و بەپێی بەرنامەی پەسەندکراوی کۆنگرەی هەفتەی کۆمەڵە دەتوانێت لە هەندێک حاڵەتی دیاریکراودا لە خەبات لە دژی کۆماری ئیسلامی لەگەڵ حزبە سیاسیە چالاکەکانی کوردستان هاوکاری بکات. جگەل لەو خاڵانەی سەرەوە کە باسکران یارمەتی دارایی و دابینکردنی کادری پێویست و بە ئەزمون لە تەشکیلاتی کوردستاندا لە زومرەی ئەو بوارانن کە تەشکیلاتی دەرەوەی وڵات دەتوانێت ڕۆڵی بەرچاو و کاریگەر بگێڕێت. خاڵی دووهەم فراوانکردنی بازنەی ئەندامانە. بە لە بەرچاوگرتنی ئەو ئەرکانەی کە کەوتۆتە سەر شانێ حەزب بەگشتی و تەشکیلاتی دەرەوەی وڵات بە تایبەتی پێویستە بازنەی ئەندامانی حیزب فراوان بکرێت. لەمڕۆوە پێویستە کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزب بەپێی بەرنمەیەکی دیاریکرا و ژمارەی ئەندامانی زیاد بکات و مەرجەکانی ئەندامەتی بە جۆرێک دیاری بکرێت کە ژمارەیەکی زیاتر لە ئینسانە چەپ و ئازادی خوازەکان بێنە ناو ڕێزەکانی حیزبەوە. خاڵی سێهەم هەوڵدان بۆ پێکێنانی یەکگرتووی کردداری لەگەڵ تاک و بزوتنەوە چەپەکانی ترە. بەبێ لە بەرچاوگرتنی هەر هەڵسەنگاندنێکی کە لەسەر ئەو حزب و ڕەوتانێک کە خۆیان لە بەرەی چەپی کۆمەلگادا دەبینەوە هەمان بێت، هەوڵدان بۆ یەکگرتووی کردداری و دروستکردنی لە یەکتێگەیشتن و هاوکاری لەگەڵیان هاوکات لەگەڵ بەرخوردی ڕەخنەگرانە لەسەر سیاسەت و کردارەکانیشان هەنگاوێکی پێویستە بۆ بەهێزکردنی بەرەی چەپی کۆمەڵگا. بەڕێوەبرنی کەمپین و سێمینار و ئاکسیۆنی هاوبەش و پێکهێنانی شاندی هاوبەش بۆ دیدار لەگەڵ ڕێکخرا و دامەزراوە بیانیەکان لە زومرەی بوارانن کە دەتوانن بنەمای هاوکاری نێوان هێزە چەپ و کۆمۆنیستەکانی دەرەوەی وڵات پێک بهێنن. ئەرکی چوارەم بەهێزکردنی بزوتنەوەی کرێکاریە. پەرەپێدانی چالاکیەکان
بە مەبەستی بەهێزکردنی بزوتنەوەی کرێکاری ئێران و ڕاکێشانی هاوسۆزی و پشتیوانی هەرچی زیاتر بۆ ئەم بزوتنەوەیە یەکێکە لە سەرەکی ترین ئەرکەکانی تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حیزب. ئەم بوارە لە کار و چالاکیەکان دەتوانێت بە بەڕێوەبردنی کەمپەینی خەباتکارانە و ئەو ڕێگەیە لەو ڕێگەیەوە گوشار خستنە سەر ڕژیمی کۆماری ئیسلامی برنەسەرەوەی هەزینەی سیاسەتە سەرکوتگەریەکانی ڕژیم، پێکهێنانی هاوپەیمانی و یەکگرتووی کردداری خەباتکارانە، ڕاکێشانی هاوکاری هەڵسوڕاوانی سیاسی چەپ و کۆمۆنیست، ڕێکخرا و دامەزراوەکانی بەرگریکاری بزوتنەوەی کرێکاری، دامەزراندنی پەیوەندی لەگەڵ ڕێکخراوە کرێکاریەکان و لایەنە چەپ و مرۆڤدۆستەکان بە مەبەستی ڕاکێشانی هاوسۆزی و پشتیوانی ئەوان لە خەباتی کرێکاران و بەشداریکردن لە خەباتی کرێکارانی وڵاتانی خانەخوێ لە چوارچێوەی سیاسەتی ئینتەرناسیۆنالیستی حیزب و هەوڵدان بۆ پێکهێنان و بەهێزکردنی کۆمیتە و ئەنجامەکانی پشتیوانی لە خەباتی کرێکارانی ئێران دەبێت و دەتوانێت بە داچوونی بۆ بکرێت. خاڵێکی تر بەشداریکردنە لە ئاکسیۆن و بزوتنەوە ئازادی خوانەدزەکانی دژە سەرمایەداری. تەشکیلاتی دەرەوەی وڵات وەک تەشکیلاتێکی پێکاتوو لە کۆمەڵێک ئینسانی پێشڕە و شۆڕژگێڕ و وشیار کە زۆربیان نیشتەجێی وڵاتانی پێشکەوتووی سەرمایەدارین و ڕۆژانە ئاگاداری ڕەوتی پەرەسەندنی ناڕەزایەتیەکان دژ بەو دۆخی ئێستان پێویستە کە لە ناو ئەو کۆڕ و کۆمەڵانەی کە لەسەر بەستێنی بارودۆخی ئێستای جیهانی و ڕەوت و بزوتنەوە ببورن پێشکەوتن خوازەکان پێکاتون ئامادە بن و بە بڵاوکردنەوە و دەنگدانەوەی هەواڵی خەبات و ناڕەزایەتیەکانی جەماوەری ئازادی خوازی ئێران و بە ئامانجی بەهێزکردنی مەیلی سۆسیالیستی لە ناو کۆڕ و کۆمەڵانەدا و دروستکردنی پەیوەندی ئەوان لەگەڵ خەبات و ناڕەزایەتیە پێشکەوتن خوازەکان لە ئێران هەوڵ بدەن. خاڵی پێنجەم داکۆکیکردن لە مافی پەنابەران. یەکێکی دیکە لە ئەولەویەتەکانی تەشکیلاتی دەرەوەی وڵات بریتیە لە بەرگریکردن لە مافی پەنابەران و هەوڵدان بۆ پشتیوانیکردنیان لە هەلومەرجی لە ڕادەبەدەر سەختی وەرگرتنی مافی پەنابەریدا. شەپۆلی نوێی کۆچکردن بە تایبەتی کۆچی گەنجان و تازەلاوان و منداڵانی بێسەرپەرشتی خوار تەمەنی 18 ساڵ بۆ ئوروپا لێکەوتەی ناخۆش و نەخوازراوی بەدواو بووە. جگە لە مەترسی سەفەرکردن و گیان لە دەستانی ژمارەیەکی زۆر لەو ئینسانە ئازار چەشتوانە لە ئاوەکان و لە ڕێگای سنوورەکانی ئوروپا، جگە لە ئازیەت و ئازاری قاچاقچیان و بازرگانانی مرۆڤ و پاسەوانی سنووری وڵاتە جۆرا و جۆرەکان، شاهدی پەسەندکردنی سیاسەتی دژە کۆچبەری لەلایەن دەوڵەتە دەسەڵاتدارەکانی ئەوروپا لە دژی ئەو کۆچبەرانەین بە جۆرێک کە ژمارەیەکی زۆریان وەڵامی ڕەتکردنەوە وەردەگرنەوە و لە ئەنجامدا یان ڕوو دەکەنە شێوە ژیانێکی نهێنی و تەحملی هەژاری و برسێتی یان بە زۆر دەگەڕێندرێنەوە بە وڵاتەکانی خۆیان. ڕەگەزپەرستەکان شەپۆلی نوێی کۆچکردنیان بۆ ئەوروپا کردووە بە بیانوویەک بۆ هێرشکردنە سەر دەستکەوتەکانی چینی کرێکار و خودی ئەو کۆچبەرانە. جگە لەوەش ناومێدی و هەژاری و بێبەشی ژمارەیەک لە کۆچبەران بە تایبەتی کۆچبەرانی گەنج لە وڵاتانەوانی کردووە بە قوربانیانی زیانە کۆمەڵایەتیەکان. تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران وێڕای ڕاگەاندنی هاوپشتی لەگەڵ کۆچبەرانی ئازارچێشتووە مافخواز داکۆکیکردن لە مافی پەنابەران بە یەکێک لە ئەولەویەتی چالاکیەکانی خۆی لەم خۆناغە دەزانێت. لەمڕۆ پێویستە هەڵسوڕاوانی حیزب تا ئەو جێگایە کە دەتوانن بەشداری لە هۆڵانەدا بکەن کە بۆ یارمەتیدان و ڕێنوێنیکردنیان ڕێکخراوە بە مەبەستی کەمکردنەوەی ئەو ڕەنج و ئازار و سەر لێ شێواویەی کە بەهۆی نادڵنیایی یان وەڵامدانەوەی ئەرێنیەوە دروستە بێت. ئاشناکردنیان لەگەڵ یاساکانی پەنابەری لە وڵاتانی نیشتەجێبوونیان، پاڵپشتیکردنیان لە بەدەستێنانی مافی پەنابەری، پاڵپشتیکردنیان لە بەرامبەر هێرشەکانی پۆلیس و ئیدارەی کۆچبەریە وڵاتانە، بەشداریکردن لە ئاکسیۆن و ناڕەزایەتیەکانی پەیوەست بە پاراستنی مافی پەنابەری لە زومرەی ئەو ئەرکانن کە پێویستە لە دەستوری کاری ئێمەدا بن. بەهێزکردنی خەباتی ژنان یەکێکی تر لە ئەرکەکان، پشتگیری و پشتیوانی لە خەباتی ژنان لە ئێران و دەرەوەی وڵات و بەهێزکردنی مەیلی سۆسیالیستی لە چوارچێوەی ئەو خەباتەدا لە زومرەی ئەولەویەتی کار و چالاکیەکانی تەشکیلاتی دەرەوەی وڵاتە.
ئەمەش بە بەشداریکردن لە بزوتنەوە یەکسانی خوازەکان بۆ نەهێشتنی هەڵاواردنی جێندەری لە دامەزراوە جۆرا جۆرە ئابووری سیاسی و کۆمەڵایەتیەکان، بەشداریکردن لە سێمێنار و ناڕەزایەتیەکانی هەڵسوڕاوانیان بوارە، دروستکردنی پەیوەندیەکی کارە لە نێوان تەشکیلاتی دەرەوەی وڵات و ڕێکخراوە و دامەزراوەکانی بەرگریکردن لە مافەکانی ژنان بەدەست پێشخەری و داهێنان لە بواری فراوانکردنی ئەو چالاکیانەدا. بەهێزکردنی کەناڵی تەلەڤیزیۆنی بە لەبەرچاوگرتنی ڕۆڵ و گرنگی چاپەمەنی لە بڵاوکردنەوەی سیاسەتەکانی حیزب، پەرەپێدان بە هاوکاری چڕوپڕ لەگەڵ تەلەڤیزیۆنەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخستنیان پەیوەندی و هاوکاریانە بەشێکە لە ئەولەویەتەکانی تەشکیلاتی دەرەوەی وڵات، بە ڕێکخستنی هاوکارانی خۆجێی تەلەڤیزیۆن، کۆکردنەوەی هاوکاریە داراییەکان بە مەبەستی گەرانتی بەردەوامبوونی کاری تەلەڤیزیۆن و باشترکردنی کوالەتی بەرنامەکانی ئەو کەناڵانە دەتوانێت وەڵامیان پێویستیە بدرێتەوە. لە ڕاستیدا ئەندامانی تەشکیلاتی دەرەوەی وڵات تەنیا بەدانی حەقی ئەندامەتی خۆیان بە تەواوی و بە شێوەیەکی ڕێک و پێک دەتوانن هەموو هەزینەکانی ئێستای تەلەڤیزیۆن دابین بکەن. بەم جۆرەش خۆبژێوی و سربەخۆیی دارایی ئەم ئۆرگانە گرنگە مسۆگەر دەبێت. بەهێزکردنی بەشداری ڕێکخراو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەسەرنجان بەڕۆڵی گرنگی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە دامەزراندنی پەیوەندیەکان و هەروەها ئاڵوگۆڕی زانیاری و ڕەنگدانەوەی ڕاوبۆچوون و ئامانجە سیاسیەکان پێویستە تەشکیلاتی دەرەوەی وڵات بە شێوەیەکی ڕێکخراو و بەشداری لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بکات. هەروەها پێویستە هەر ئەندامێکی تەشکیلاتی دەرەوەی وڵاتیش ڕۆڵی خۆی لە بڵاوکردنەوەی ڕوانگە و بۆچوونەکانی حیزب و کۆمەڵەدا بگێڕێت. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕێکەوتی خەرمانانی 1404 بەرابەر بە ئاگۆستی 2025 زاینی